آياتي كتير لخزمة يابين رب العالمين باسي قوم فرعونك أفرمي النار يعرضون عليها همو روجك غدوة وعشية بياني وإوارا پیشانی ئاگر ئەدرێن بەلای ئاگرە خۆی عەرض بریتیە لە پەخشکردن پیشاندان ئاگریان پیشان ئەدرێ ئەی وەیەومە تەقوم الساعە دوای ئەوە خوای گەورە باسی ڕۆژی قیامەتیشە کە بوو ئەمە ئێرە ئەمەیان باسی ناو گۆڕەکەیەتی ئەمە جارێک نییە دوان نییە سەرەمەرێک نییە هەموو کاتەکان لە ناو گۆڕا بەیانیان و ئێواران ئەم عەذابە ئەدرێن بەچی بە بینینی ئاگر بە پێشخستنی ناو ئاگر واتر لە بەیانیان و ئێوارانە عەرز ئەکرێن بەسەر ئاگرە هاڵاوی ئاگر بەریان ئەکەوێ و ئازار ئەدرێن وەیەومە تەقوم الساعە ئەدخیلوا ئالە فرعون ئەشەد العەذاب لە ڕۆژی قیامەتیشە ئالی فرعون بخەنە ناو ناڕەحەتترین عەذابەوە ئەشەد العەذاب کابوو لە ناو گۆڕا عەذابێک هەیە لە ئاخرەتیشە عەذابێکی تر هەیە